بینەرانی عزیز، ئەمڕۆ 28 مانگی پوشپەڕ ساڵڕۆژی لەدایکبوونی شاعیری ناوداری ئێرانی خاتوو سیمین بێهبەهانیە. سیمین خەلیلی ناسراو بە سیمین بێهبەهانی لەدایکبووی ڕۆژی 28 مانگی پوشپەڕی ساڵی 1306 هەتاوی مامۆستا، نووسەر، شاعیر و غەزەلسەرای ناسراوی ئێرانی و یەکێک لە ئەندامانی کانونی نووسەرانی ئێرانە. سیمین بێهبەهانی لە ماوەی ژیانیدا زیاتر لە 600 غەزەلی نووسیوە کە لە 20 کتێبدا بڵاوی کردوونەتەوە. شێعرەکانی خاتوو سیمین بێهبەهانی بابەتکەلی وەک خۆشەویستی و ئەوین، بوومەلەرزە، شۆڕش، شەڕ، هەژاری، لەشفرۆشی، ئازادی ڕادەربڕین و مافی بەرابەر و یەکسان بۆ ژنان لە خۆ دەکرد. ئەو سەبارەت بە نووسینی شێعر و غەزەلەکانی بە کێشی تایبەت بە خۆی وەک نیمای غەزەل ناوی دەرکردووە. سیمین بێهبەهانی دوو جار لە ساڵەکانی 1999 زاینی و 2002 زاینی وەک پاڵبێراوی وەرگرتنی خەڵاتی نۆبێلی ئەدەبیات دیاری کراوە و چەندین خەڵاتی نێونەتەوەیشی وەرگرتووە. لێرەدا دیکلەمەی یەکێک لە غەزەلەکانی پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەکرێت. اینجا بە تۆچی. شعری سیمین بێهبەهانی، وەرگێڕانی توانە ئەمین، خوێندنەوەی عوسمان محەممەد. ئەگەر من کافر و بێدین و خەرابم بە تۆ چی؟ ئەگەر من مەستیمەی و شەرابم بە تۆ چی؟ ئەگەر تۆ کوشتەی باوکەڕۆ و ئاخی بە من چی؟ ئەگەر من عاشقی سەنتور و ڕەبابم بە تۆ چی؟ ئەگەر تۆ نوقمی نوێژی کەس پێی گوتی بۆ، ئەگەر من وەختی نوێژ نوقمی خەوبم بە تۆ چی؟ ئەگەر تۆ لایقی لوتف و ڕەحمی خودابی مبارەکت بێ، ئەگەر من مستحقی سەرزەنشت و لۆمە بم بە تۆ چی؟ ئەگەر چی دنیا سەرابە بە قەولی خۆتان، من بێ ئەندازە عاشقی و کۆنە سەرابەم بە تۆ چی؟ کە تۆ بۆنی عارەقەت لێدێ لەو پڕی پاکژیدا، من لە بەرامەدا مینا گوڵاوم بە تۆ چی؟ ئەگەر تۆ جورعەخۆری بادەی کەوسەری، ئەگەر من بادە پەرستی شەرابی بێخەوشم بە تۆ چی؟ ئەگەر تۆ خوازیاری حۆری بەهەشتی مبارەکێ بێ، ئەگەر من خوازیاری مەعشوقەی گەنجم بە تۆ چی؟ ئەگەر تۆ لە ترسی قیامەت ناوکەی عەشی عەیان، ئەگەر من بەدەر لە ڕۆژی حیساب بم بە تۆ چی؟